خاڵێکی کە پرسیارێکی کە بەڕێزێک پرسیاری وی هەیە من باوکم تەمەنی 55 ساڵە تەمەند درێژ بێ ئینشاءالله کێشی زۆرە بە تایبەت ورگی دکتۆرەکان ئەڵێن دڵی کەمێک ئاوسا و تا ئێستا دووجار جەڵتەلیدا و گورچیلەکانیشی بەباشی کار ناکەن نەشتەرگری لابردنی چۆری بۆ بکەین چونکە زۆر بێزاری کردووە. بەڕێزان تەمانی ئەمە هەمیشە کاتێک کە اختیار لەبەر دەستمانە هەیە و کاتێک کە لە ژیانی ئاساییشمانە هەر شتێک کە پێداویستی ئێمە یەکەم جار دەست بۆ ئەو شتا بین کە ئەولەویەتی هەیە لە ژیانمانە. پێشم شتێک باوکی بەڕێستان تەمەنی 55 ساڵەکە ئەم تەمەنە زۆر نییە، تەمەنی کامڵی پێ ئەوترێت لە زمانی کوردی خۆمانە. ئەم مرۆڤە پێویستی بە ژیانە، لەبەرەوە پاراستنی دڵی ئەم نەخۆشە و پاراستنی گورچیلەکانی لە پێشترن لە قەڵەوی ولەوەی بێزاری کردووە. ئەکرێ ڕجیمێکی ڕێکوپێکی پرۆپوختە بەکاربێنێ، پرۆگرامێکی ڕێکوپێک بەکاربێنێ بۆی کە کێشەوەکە، بەڵام لەم حاڵەتەیە کە گورچیلەکانی بەباشی ئیش ناکەن و دووجار جەڵتەلی داوە بە بڕوای من ئەبێ ڕەئی پزیشکە پسپۆڕەکەی وەربگیرێت و هەتاوەکو لانی کەم دوجەڵتەکە لی داوە بێ 6 مانگی بەسەرا تێبڕێ و بە باشی دڵی جێگیر بێ و دواتریش گورچیلەکانی بە هەمان شێوە بەباشی ئیش بکەن، ئەوجا تۆ ئەتوانی بیر لە ئەوە بکەیتەوە کە نەشتەرگەری بۆ بکەیت. بەڵام ئەگەر ورگێکی گەورەشی هەیە وەکو جەناب تەفەرمی ئەتوانی بە ڕجیم بە دوورکەوتنەوە لە برنج و شەکر و نان و حتا ئەو میوانەی کە زۆر شیرینن بە دڵنیایی ئەتوانێت ئەوە بکە. بەڵام لەگەڵ ئەمەشا هەر خواردنێک ئەخوات هەر جۆرێک خواردنێک هەڵە بژێری بوو ئەوەی کە بیکەیتە جێگرەوەی ئەمانە پاشوایە ڕای پزیشکی پسپۆڕی گورچیلەکانی وەربگری بۆ ئەوەی ئەو جۆرە خواردنانە نەخوا کە فشارێکی زۆر خاتە سەر گورچیلەکانی چونکە کێشەی گورچیلەی هەیە. تەمەند درێژ بێت و ئینشاءالله بە تەندروستیکی باشەوە تەمەنێکی باشتان بۆ بکە.